دیارە ئەمڕۆ یەکێتی نیشتمانی کوردستان بە دروشمی بەرەو نێوبوونەوە و چاکسازی مەڵبەندی پێنجی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەبەستی ئامادەکاری بۆ دیداری یەکێتی کۆبوونەوەیەکی فراوانی بۆ ئەندامان و لایەنگران و چین و توێژەکان ڕێخست بۆ ئەوەی پێشنیاز و تێبینی و ڕەخنەکانیان بەرز بکرێتەوە بۆ دیداری فراوانی یەکێتی. ئەم دیدارە لە پێناو وەرگرتنی بیر و بۆچوونی زۆرترین ژمارەی خەڵکە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕۆشنایی ئەوە بەرنامە و سیاسەتی خۆی لە داهات و داداڕێژی ئەوەیان زۆر بەلا بابەتێکی گرنگ بوو بە تایبەتی بۆیە بە جۆشی خڕۆشێکی زۆرەواتن بەشداریان کرد کە یەکەم حیزبە لە ناوچەکە بەو شێوەیە هەنگاو بنێ بۆ خۆنوێکردنەوە و چاکسازی لە ناوخۆیدا یاخود بۆ داڕشتنی سیاسی ڕاو بۆچوونی خەڵکی دەرەوەی ڕێخستنی حیزبەکەی وەرگریان خەڵکی دەرەوەی سەرکردایەتی حیزبەکەی وەرگری. ئەم دیدارە لە کۆمەڵێک وێزگەی جیاوازی خۆیان زۆرترین گفتوگۆ و دیالۆگی دروست کردو. ئەمڕۆژ لە بەغداین خۆتان نزانن بەقا بە نیسبەت یەکێتیەوە زۆر گرنگە و ئێمە ئەتوانین بناغە و بنەما ئەساسیەکانی کوردستانێکی بەهێز لێرەوە تەقویە بکەین و لێرەوە جارێکی تردای بڕژینەوە و ئێمە پێمان وایە بەغا جگەلەوەی کە مەرکەزێکی گەورەی اقتصادی و دیبلۆماسی و سیاسیە لەگەڵیشە پایتەختی عێراقەوە ئێمە بەشێکین لەم عێراقە بەپێی دەستور بۆیە ئەبێت ئێمە لە چوارچێوەی ئەم دەستورەیە بتوانین سیاسەتێکی عەقلانی دوور لە بنەمای کار و کاردانەوە بکەین و بەغا بکەینە شەریکی بەدەستهاتنی ئەو ئامانجانی کە خەڵکی کوردستان هەیەتی. لە دیداری یەکێتی لە بەغدا 11 لیژنە پێکێنرا بۆ سەرجەم سێکتەرەکان بۆ ئەوەی لیژنەی باڵای دیداری یەکێتی سەرنج و تێبینی و داواکاریەکان کۆبکاتەوە و بە راپۆرتێک بۆ دیدارەکە بەرز بکرێتەوە. زۆربەی کوردی بەغدا کوردی خانەقین و مندەلی و کوردە فێریەکانن. ئەم چین و توێژەی کوردەکانی خانەقین و مندەلی لە لای حکوومەت لە دەستورە کێشیان هەیە وەکو مادەی 140 کە تایبەتە بە ناوچەدا بنڕاوەکان ئەوەی هەمی خەڵکی خانەقین و کەرکووک و مندەلین مادەی 670 شتێک وایە دەربارەی ئەو زەوی وزارەی کە زەفت کراوە لە زمانی سەدامی زاڵم خراوەتە سەر وەزارەتی مالی عێراق پێویستە کار بەسەری بکرێ بۆ هەڵەشاندنەوەی ئەو بڕیارە. بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی دید و سیاسەت و وەڵامێکی نوێی یەکێتیانە گفتوگۆیەکی فراوانی یەکێتیەکان لە بەغدا بەڕێوە چوو. لێرەوە سەرجەم ئەو پێشنیاز و ڕەخنە و تێبینیەکان وەرگیران کە کوردانی فەیلی هەیەە ئەوەی دەمێنێتەوە جێبەجێکردنیەتی بۆەوەی هەزاران کوردی فەیلی ئاش بکرێنەوە لە ژێر چەترەکەی سەرۆک مام جەلال وەک هەمیشە بمێننەوە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.